ئێوارەتان باش، من ساما بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ جارێکی دیکە لەسەر زاری وەزیری دارایی عێراق گوترا کە کێشە دروست بووە لە بەردەم ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. هەرچەندە هەفتەی ڕابردوو هەردوو لا ڕێکەوتن لەسەر کۆنووسێک، ینی بەڕاستی کە نەوت هەناردە بکرێتەوە لە ڕێگەی سۆمەوە لە 120 میلیارد دینار لە هەرێمی کوردستان ڕەوانەی حکوومەتی عێراق بکرێ. دواتریش مۆزوعی تەوتینەکە تۆزێ ینی نەرمێکی تیان نوێنراوە، کێشەیەکی ئەوتۆی نییە، ئەم مۆزوعی هەژماری من هەیە. دەگوترات هەروەکو نیەتپاکی ڕەنگە ئەمڕۆ حکوومەتی عێراق موچەی مانگی 5 بنێرێ، بەڵام وا دەرنەچوو. ینی لە تازەترین لێدوانی وەزیری دارایی تەیب سامی دەڵێت هەتاوەکو نەوتی هەرێمی کوردستان نەگاتە بەندەری جەیهان، کۆمپانیای سۆمۆ نووسراو نەکا بۆ وەزارەتی نەوتی عێراق و نەوتی عێراق نووساو بۆ وەزارەتی دارایی نەکە، من 1 دینار نانێت. کە ئەمە بەڕاستی پێشاتێکی نوێیە کە دیسان دروست بۆتەوە لە بەردەم موچەیە. ئەم ڕۆژ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان مەسعود بارزانی گوتی ئەوەی کە بەغدا داوای کرێمە کردمان چاوەڕی ئەوەین کە بەغدا موچە بنێرێ، بەڵام ناینێرێ. واتە هەرێم هەرچەندە پێداگر بوو لەسەرەوەی کە ئەم ڕێکەوتنە نەکا، بەڵام دوجار هەر کردی. ئێستا عێراق بیانوویکەی هەیە، ینی بیانۆکە ئەوەیە کە دەبێت نەوت بگاتە دەستی سۆمە و کاتە موچە دەنێرێ. بەڕاستی ئەمە گرفت بۆ هەم حکوومەت هەرێمی کوردستان دروست دەکات، هەم بۆ موچەخۆرانیش کە نزیک دەبێتەوە لە 3 مانگ تاوپێسا موچیان وەرنەگرت. من بۆ ینی هەندێک پرسی دیکەش ینی تاوتوێ دەکەم لەگەڵ میوانەکەم. کاگاری ئەرسین بەرپرسی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان، میوانمە کاگاری زۆر سپاس. جەناب تاگەداری ئەو پێشاتەی ئەمڕۆ کە ڕوویە دیسان لە بەردەم موچەیانی خەڵک چاوەڕێ کرد کە بەغدا موچەی مانگی 5 بنێری، بەڵام ئەوە تا ئێستا بیانۆکە ئەوەیە هەتاوەکو نەوتی هەرێمی کوردستان نەگاتە کۆمپانیای سۆمەیانی وەری نەگرێت لە بەندەری جیهان موچە نانێت. ینی بەڕاستی ئەگە پێمان بڵێ هەتاکە هەرێمە بەغدایە، ئێستا خەڵک سەری لێشێواوە. هەرێمەڵێ بۆ نمونە سەرگۆزاڵێ من یەفاکی خۆمان دەبڕیوە، نەوتمان ڕادست کرد، وتمانە داهات ئەوە تا ڕادستانەکەین تەوتینی شەکەین، بەڵام بەغدا هەر ناینێرێ. ینی گرێکە لە کوایە بەڕاست؟ وەڵاهی یعنی زۆر جارمان باس کردووە، خۆی گرێکە وەکو خۆ لە پێشەکەش ئاوتە ئەمەی کە ئەمانە ئیکەن ئەرگومنت نییە، یعنی دلیلی مەلموس نییە، ئەمە بیان و گرتنە. یعنی تۆ هەتا ماوەیەک لەو پێش ئەیانوو کە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ حەقێکی نەماوە لای دەوڵەتی عێراق بۆ ساڵی 2025. ئێ باشە تۆ معقولە یعنی قسەی خۆ بشکێنی ئەوەی کە زۆر پێداگری لەسەر کرد، ئەو تاوا بووە میزانی هەرێمی کوردستان ڕاست. بەس ئێستا بێی مفاوزە لەسەر شتێ بکەی کە خۆ و توتە حەقی هەرێمی کوردستان نییە، یعنی میزانیە هەتا مانگی 12. ئەمە بیان و گرتنە، ئەمە یاریکردنە بە کات، ئەمە هیچ علاقەیەشی بەسەر لایەنی فەنی و ڕێکەوتنی دیپلۆماسی لەسەر بڵێن شایستەدارایەکانی هەرێمی کوردستانەوە نییە. ئەمە بابەتێکی سیاسیە بۆ زەعیفکردنی هەرێمی کوردستانە، بۆ ئەوی کە بیکەنەوە بە مەحافەزات و هیچ شتێکی تری لە پشتەوە نیە. ئەمە ئەجینا یعنی تۆ بیەنە بەرچاوی خۆ و معقولە سەرۆکوەزیران لای ئەمە قسەیاکات، یعنی لای ئەمە لای من نا، بەس لای ئەو وەفدانەی کە ئەچن بۆ ئەوێ دوای کردارەکانی نێوعیشی ترە. ئەو سەرۆکوەزیرانە هەمومان نەزانین کە سەرۆک کۆمار بڵێن پۆستێکی تەشریفاتیە لە عێراق، دەسەڵاتی تاوڵای سەرۆکوەزیرانە. ئەگەر نیەتی پاکە، ئەگەر نیازی عقوبەدانی هەرێمی کوردستانی نییە، بۆچی چۆتە پاڵ کۆمەڵی شۆڤێنیستی عەرەب و بەم شێوەی عقوبەی هەرێمی کوردستانەیە؟ باشە کاگەریانی ئەگەر لە حاڵەتێکە ئێستا قسەکەانی چاوەکەش لەسەر هەرێمە، بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نەوتەکە نانێرێت، ینی خۆمەش پرسیارە بەڕاست بۆ کوێی نانێرێ؟ بۆ سۆمۆ، ینی ڕادستی سۆمۆی ناکە. ئەو گرفتەکان چین؟ ینی هەندێک پێشهاداتە پێشەوە لە مۆزوعی درۆن و ینی ئەو درۆنە خۆتەقێنەرانەی کە لە هەندێک شەڵگە ینی خۆیان تەقانەوە کە ئەمە زەرەری لە بەرهەمێنانی نەوتیا وەکو خۆیانەیڵێ.
بەڵام خۆ هەندێکی کە یاخود قسەکە لەسەرەوەی ئیلا ئەبێ حکوومەت عێراق داوای 230,000 بەرمیلەکەکە ڕەنگە بە 100,000 و 200,000ەکە ڕازی نەبێت بۆ ئێستا گرفتی کێشەیە ئەگە هەرێم بڵێ بۆ نمونە منەمە زەرەرم لێکەوتووە لەم درۆنانە ڕەنگە ئێستا ئینتاجی نەوتیم 100,000 بەرمیل بێ ڕۆژان ئێ قوبوڵێکە با یەکشت پێ بڵێم بەڵێ ئەگەر کورد هەرچی هەیەی نەوتی و نانەوتی هەمووی تەسلیمی بەغا بکە بە قەناعەتی من هیچ لە مۆزوع ناگۆڕێ دووهەم ئینسانە بێ لە خۆی بپرسێ لەم کاتەیە کە دەوڵەتی عێراق زۆر پێداگری لەسەرەوەکە کە ئەمەنگە 1000 بەرمیل حکوومەتی هەرێمە بێت تەسلیمی بەغای بکە لە عینی کاتە ئەم هێرشانە بۆ سەر چێڵگەنەوتەکانی هەرێمی کوردستان بەبێ جیاوازیکردن ئەمەکە پێڵەن زۆنی سەوز و زەرد بەبێ جیاوازیکردن ئایا ئەمە مەسجێک نییە بۆ ئێمەی خەڵکی کوردستان یعنی کە بڵێ ئەگەر بۆ من نەبێ نابێ بۆ کەس بێ ئەگەر ئەمە دەوڵەتی عێراق نییە بۆچی پێشی پێ ناگرێ خۆیان و تویانە من ئەمڕۆ خوێنمەوە ئەمڕۆ دوێنێ بخوێنمەوە کە لیژنەیەشی هی ئەمنی بە دوواداسوونی کردووە ئەڵێ ئەمانش پەرلەمانی کوردستان لە عێراق لەسەوە کۆ بێتەوە کە لە ناو خاچی عێراقەوە دەرچوون باش ئەگەر حکوومەتی عێراق دەسەڵاتی بەسەر ئەم میلیشیایانی نییە کەم ئیشاناکەن کەواتە خۆی دەوڵەتێکی شلوشێواوە ئەگەر ئەزانێت چیە مۆزوع و هیچ ناکە معنای دوژمنی ئەسڵی دەوڵەتی عێراقە بەرامبەر بە خەڵکی کوردستان بۆیە یعنی ئەوە نییە حکوومەتی هەرێمی کوردستان نایەوێت حکوومەتی کوردستان هەموو لابوو بەندەکانە هاوکار بووە بەڵام تۆ ئەمڕۆ داوای ئەمە ئەکایدەی تسپێنێ بیانویشتێ پێگرێ زا من ویستم وەڵاو پرسیارەکەم ینی بۆ ئێمە پێتان وابێ بۆ نمونە گەرێمە نەوتیش ڕادەستکەین و داهاتی نانەوتیش ڕادەستکەین و تەوتینیشکەین بەغایتی بیانوی چیەمێنێ هیچ بیانویی نامێنێ بەڵام کەەوە کرد ئیتر هیچ پێویست ناکە بە خۆبڵی هەرێمی کوردستان هەرێمەکە هەڵبۆشێنرەوە بە مەحافظات و پەرلەمانی کوردستان هەڵبۆشێنرەوە لەبەرەوەی تۆ هیچ شتێک نامێنێ یعنی تۆ کاڵی حکمڕانی بەڵێ حکوومەت یا دەوڵەت ئەمانە کۆمەڵێک بڵین تایبەتمەندیە کە ئەماکا بە حکوومەت هێکە تۆوانەوە لێسەنەوە یعنی چەکت کرد یعنی سبینێ حکوومەتی هەرێمی کوردستان من لە زۆر شوێنی ترە قسێم کردووە دووبارە بوونەوەش ناخۆشە بەس ناچارم سبینێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆی 100 مەتر جادە قیرتاو بکە ئەبێ ئیزن لە وەزارەتی دارایی دەوڵەتی عێراق وەرگێ ئیتر لە بەردەسا خۆکە ناکوا بۆ ئێستا لەبەر ئێستا ئەوەی کە لەبەر دەسیاتی داهاتی ناوخۆیە تۆ هەموو داهاتی ناوخۆی لێبسەنی چی لەبەر دەسابێ بۆ قیرتاوکردنی 100 مەتر بۆ دروستکردنی مەکتەبێک بۆ تامینکردنی کارەبا ئەو کاتە دەوڵەتی عێراق خراپتر پێکە ئەساتێ بۆ حکوومەتی هەرێم بەوە ڕازی بووە بەم ڕێکەوتنە بەعرزەکەم یعنی ئەتوانی بڵێمە خواردنەوەی پیاڵە ژەهرەکە نا ئەوە پیاڵە ژەهرەکە نیە لە بری حکوومەتی هەرێمی کوردستان حسابی ئەوەی کردووە سبەینێ باش دەوڵەتی عێراق ئەتوانێت ڕۆژی ڕووناکە لێ بکە بە تاریشی بۆ لەبەرەوەی بەشێک لەو داهاتی ناوخۆی کە ئێمە هەمانە لە هەرێمی کوردستان بۆ نمونە بۆ ئینتاجی کارەبایە ئێفەرموو سبەینێ کارەبا لێ بڕێ لەبەری هەمووی بەدەزەوە بێ یعنی تۆ شادەماری ڕەجی خۆت ئەیتە دەست دەوڵەتی عێراق کە جێسی قەنیە ئەی چی بکەیت من بیرمێک هەگاریات لە بەرنمەیەکی خۆما بوو لەگە جناب تا قسەمان کرد وتت من ئەساس نازام لەسەر و بۆچوونەی دیانەوتە من پێم باشە بۆ نمونە حکوومەتی هەرێمی کوردستان نیو موچەما باتێت لە موچەتاوەکەی بەغا باشترە ئێستا ژواڵێ ئێستا شەرواڵێ ئەی بۆ نایە ئەخکێشەکە ئەمەیە اینجا بە عەرزەکەم سەریکە مشکلەکە هەیە من وەزیری دارایی نیم وەزیری داراییش نە پارتینەیەکێتیە گۆڕانە ئەو باشتر ئەزانێت چەند لە بەردەستە ئەو پرسیارە بێ لەو بکرێ یعنی من لە خەمخۆریم بۆ میلەتەکەم واڵێم کە من دڵنیام وەزیری دارایی یەک بەیەک لە وەزیرە بەڕێزەکان ئەگەر لە من خەمخۆرتر نەبن لە من کەمتر بڵین خەمخۆری کوردستانی بەڵام تۆ کەوتە چی بکەین تۆ کاتێک شتە پێ ئەکرێ ئەو کاتی کە لە ناو خۆتا یەک ڕیزبی وەکو هەرێمی کوردستان وەکو لایەنە سیاسەکە چاوانی کە لە ناو حکوومەتان یاوانی بڵین ئۆپۆزیسیۆن ئێمە مشکلەکەمانەوەیە زۆر پەرتەوازین زۆر دوورین لە یەک
يعني من نمونە و پێڵێم خەڵک نەکهر بەوە هەندێک کەس نەکرد بۆ خۆشحاڵە کە بینی پارتیۆشێتی تێک بچێ هەندێک کەسێ زۆر مرتاحە بەوەی کە بۆ نمونە بەرەی گەلوێشێتی نیشتیمانی کوردستان بینیان تێک بچێ خراپتریش ببێت بۆی گۆمەکە پشڵقێت ئەم بە ئارەزووی خۆی سوودمەند بێلێ ئێمە بە هەموو لایەکمان لە هەرێمی کوردستان پێویستمان بەوەیە کە یەکڕیز بین ئەگەر یەکڕیز بین بە قووەتین ئەگەر یەکڕیز بین کارتی فشارمان پێ بە بەرامبەر بەغا بەڵام بەغا نقطەی زۆعفی ئەمەی دۆزیەوەتەوەکو هەموو دوژمنەکانی پێشووی ئەم میلەتە باش ئەزانێ کە ئێمە لە ناو خۆمانە یەکنین زەمە با قسێ بکەم هەر سەرباری قسەکانی جەنابەت یانێ خۆ پارتیۆکێتی کۆبوونەوە یعنی ئەمە هەنگاوێکی نوێ بوو لە پارتی و هەتەنانەت کاک پاڤڵ کە چووە بەغدا لەگەڵ دوکتۆر فاسێن ینی ئەم ڕێکەوت نەکرا خەڵک چاوەڕێیە کرد کە ئەم ڕۆبەڕاستی دەرەنجامی ئەو سەردانیوان و ڕێکەوتەکەم ڕۆموچە بێ بەڵام نەهات معنای ئەوەیە ئەمانی کە لە بەغان جێ متمانە نین من لەسەر یعنی ویستم بڵێم چی بەوەی کەوتە چی بکەین بەڵێ ئەو چی بکەینە جوابەکەی جوابی معقول بۆ ئەم پرسیارەی تو ئەوەیە کە ئێمە تا چەند ئەتوانین یەکڕیز بین بەرامبەر ئەم هەموو فشارەی کە دەوڵەتی عێراق بەرامبەر ئێمە یعنی بەکاری دێنی بەڵێ ئەگەر ئێمە یەکڕیز بین ئێمە کارتی فشارمان پێ جاری تریش باسمان کردووە ئەتوانین بکشێنەوە لە دەوڵەتی لە حکوومەتی عێراق ئەتوانین پەرلەمانتارەکانی خۆمان بانگهێش بکەینەوە بۆ هەرێمی کوردستان بەبێ ئێمە حکوومەتی عێراق حکوومەت نییە نەک بەبێ ئێمە سێ پێ کاتی سەرشی هەیە لە عێراقا شیعە سونیە کووردە ئەگەر یەشێک لەمانە بکشێتەوە لە پرۆسەکە ئەو تعریفەی کە بۆ دەوڵەتی عێراق کراوە لە ناوە چێ بوو هەتاوەکو ئێستا پارتیۆکێتی پشتی حکوومەتی عێراقیان گرتووە بۆی نەکەوێت ئێمە قسەکە ئەوەیە کاگاری ینی بۆچی پارتی هەمیشە هەڕەشەی کشانەوە کە ناکشێتەوە بۆ نمونەیەکێتی هەر بێ دەنگە یخۆ قسەکەی جەنابەت دروستە لەسەرەوە کرێ ئەسان بایکۆتی سیاسی بکرێت لە عێراقا وایە ئەزانی با منێکشتی پێ بڵم مەسلەی ئەوەی بڵێن پارتی یا کورد یا پارتیوێشێتی ئەم حکوومەتیانی هێشتۆتەوە مەسەلە ئەوە نییە مەسەلە تۆ ڕێکەوتووی لەسەر مشارەکە بە یەکەوە ئەم وڵاتە بەری بەڕێوە بەڵام دەرەکەوێ نەجارێک نەدوو نەسەد نەهزار جار دەرەکە یەک لە دوایەک کە ئەمانە تۆ حسابی شەریکە بۆ ناکەن تۆ هاوڵاتی دەرەجە دووژ نیت هاوڵاتی دەرەجە سێیت اینجا بۆیە ئەوەی کە نقطەی قووەتی ئێمەیە کە لەم لەحزەیە ئێمە زۆر بە قووەت نیتیایە ئەویش مەسەلەی یەک ڕیزیەکەیە ئەو مشکلەیە باشە خۆ ئەم قسانەی جەنابەت ینی دوای قسەی دوای ڕێکەوتنیەکە کە هەم وەزیری پارتی تیادا بووە هەم یەکێتیش بۆچی ینی ئێستا ئاگەر دەستکاری کرابێ گۆڕانکاریە کرابێ هەڵوێست نییە هەڵوێستی شێ ینی هەڵوێستی پارتیۆکێتی دەربارەیەوەی کە بەغدا موچە نانێرێ یا پێنجشەمە بۆ نمونە بوو تراکا کە تۆ موچەیەک بنێرە پەلەی نردنی نەوتە چیە ئێمە کاکە گرنتی تێنێ لە مانگە نەوتەن لەبەرەوەی لە کۆبنەوەکەی ئەوەی نێوان ئێمە و یەکێتی نیشتیمانی کوردستان کرۆشی باسەکان یا بڵێن بازنەی باسەکان بە دەوری کرۆشێکە سوڕاوەتەوە کە پێڵەن مڕوونەت بنوێنن یعنی خۆتان تووڕەمەکەن لە عێراق باشە خۆمان تووڕە ناکەین لە عێراق ئەوە تا خۆت نمونونەکە تێناوە کاک باڵ چوو بۆ بەغا ویستم تخوا هەرەوە بڵێم یان و کێشەی 14 ساڵ بە 2 ساعت کاک بافڵ چارەسەری کار میدیەکانی یەکێتی یعنی چوزانەوەڵە بەهاریان هێنایە سەر ئەژنۆ ئێخۆ ئەوە تا ئێستا کەس خۆی ناکا بەخانی کە موچە نهاتوو یەکشی تر مهمە یعنی کاک بافڵ کە چوە خۆ بە نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نەچووە بە نوێنەرایەتی ئێمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان خەڵکی کوردستان چۆ بۆ ئەوێ ئەخ دەرەنجامی نییە کاگاری دەرەنجامەکەی نییە ئەمە خەتای باڤڵ تاڵبانی نییە دەرەنجامی نییە لێ باشێ خۆی سابێ خەڵک یەخەی کاک باوڵ و کاک مەسوود بگرێ بڵێ کاکە موچەکەم بەرێ خەڵک یەخەی کاک باڤڵ و کاک مەسرور ناتوانێت بگرێ بۆ لەبەرەوەی خەڵک داوای مرونەتی کرد لە ئێمە ژنوانمان چوون بۆ بەغا ئەبێت ئەزانی مشکلەکە لە شوێ کاکە مشکلەکە لەوێ ئەبێت ئێمە لە یەکشت هەیە تێبگەین ئەبێت لەوە تێبگەین کە چارەنووسی تۆ ئێستا لەژێر دەستی دوو جەمسەرایە
یەکیان کۆمەڵە شۆڤێنیستی عەرەبن، یەکیان دەستێکی ئیقلیمیە هەر لایەک هەر کوێیەک بێت ئەم دوانە بەیەکەوە یعنی کاریگەریان هەیە لەسەر مەسەلەی موچە. بەڵام خەڵک خەڵک ئەمە چی بکە؟ ینی خەڵک 3 مانگە موچەی وەرنەگرت. خەڵک لەمە تێناگا کە دەستی ئیقلیمیە دەستی شۆڤێنیە ناگا ئەخر ئەزانی بۆ لە بەرەو گیرفانی بەتاڵ کاکە من گرنگ نییە کاگار حکومەت بۆی پارەکەی بات کاکە چۆن ئەبێ موچەخۆرێ بۆی مهم نەبێت ئەو ڕاستیە بزانێت کە بە یەک تەلەفۆن لە وڵاتێکی ئیقلیم و یەکسەر موچەمان بۆیت چۆن ئەبێ ئەم ڕاستیە نەزانێ ئیترەمە چه عیلاقی بەسەر مەسعود بەرزانی و باڤڵ تاڵەبانی و نازانم پارتی و یەکێتی و ئەمانە حکومڕانی هەرێمی کوردستان کاکە حکومڕانی ئەم وڵاتن بەڵام یعنی لە زۆر وڵاتی دنیا ئەتوانم 100 نمونە بۆ بێنمەوە لەسەر کوڕی عەرز ئەوان دەوڵەتیشن تۆ دەوڵەت نیت تۆ پاشکۆی دەوڵەتێکی فاشلی کە پێڵان عێراق ئەتوانم زۆر نمونەی دەوڵەتی بۆ بێنمەوە کە یعنی ئاڵایان هەیە نوێنەریان هەیە لە ئومەمی متحیدە بەڵام خۆیان ساحەبی قەزی خۆیان نین بۆ لەبەروی بەشێکن لەو یاریی کە لە بینی زل هێزەکان ناکرێ ئیتر خۆمە من نمونەیەشی زۆر بەسیط و بەردەستە بۆێنمەوە زیاد لە 20 مانگ چی نەکرا بە خەڵکی غەزە گەورەترین یەشێکە لە گەورەترین ماساتەکانی ینی ئەم 30 ساڵەی ئەخیر کام وڵاتی دیموکراسی لەسەری هاتە دەنگ بە عەمەلی نەک بە قسە کاتێمە کەسیش ئێمەش کەسمان نێبێتە دەنگ ئێمە ئەگەر خەڵکمان هەبوایە بە هاتایەتە دەنگ یعنی لەسەر ئێمە ئەبوایە بیان وتایە ئەمانە میلەتێکی سربەخۆن جیاوازن لە عەرەب بەڵام بەشێکن لە عێراق هاوڵاتی ئەم وڵاتن بۆچی موچەکانیان نایەنێ کوا دۆستەکانی ئێمە تا ئەو پارتیۆکێتیە کە بۆ نمونە ئەمریکا بە دۆستی خۆیە زانێت چوزانم تورکیا و لەم لا ئێران و کاکە جارێ لە سیاسەتە مەسلەی دڵاری و عاشقبازی شتیوانە پێ دوایە ئەمە مەسلحەتە عاشقبازیە دڵاریە نانە من ئەڵێم نییە هەیە من ئەڵێم وانە من نەمو دوایە من ئەڵێم وانە لە سیاسەتە سیاست نەبە ڕق و چی ناکرێ نەبە عاتیفە بە سۆس بەم دووشتە ناکرێ لە هەموو دنیا عیلاقاتی سیاسی لە بینی لایەنە سیاسیەکانە لە بینی وڵاتانە بەرژەوەندی دیاریەکە بەرژەوەندی ئابووری و بەرژەوەندی ئەمنی ئەوە دیاریەکە ئێستا یعنی بە نمونە ئێڵێمەوە وڵاتی سووریا زۆر بە توندی یعنی پشتیوانی ئەکرا لەلایەن رووسیاوە هەتا ئەو لەحزەی کە رووسیا پشتیوانیە کرد یەک کەس نەیتوانی نظامی ئەسەد بڕوخێنێ یەکێک لە هۆکارەکانی ڕوخانی نظامی ئەسەد ئەوە بوو کە رووسیا یەکسەر بلۆشی کرد یعنی هەموو ئەو پشتیوانی کە بۆیە کرد ڕایگرت ئەی باشە یعنی کەواتە ئەمە دەرچێکی ترمان پێ ئەڵێ کە لە تاریخا زۆر دووبارە بووتەوە ئەمە معنای ئەوەیە چارەنووسی میلەتان هەمووی بەدەست خۆیان نییە ئێ باشە بەڵام وەرەقەیەک لە نێوان هەولێر و بەغدا هەبووە کە هەردوو لایم زای کردووە لە بەڵێ وایە ئەم هەرێمان بەغدا تۆ من بۆچوونی جەنابەت وەرەگرم خۆشت پێشتر میدیاکار بووی ینی ئەکرێ یاریکردن بە شعوری خەڵک میلەتێک یعنی دەستگا میدیاکانی پارتیۆکێتی کە دەیانود ئەوە ڕۆژی یەکشەمە موچە دێ لیستی موچە ئامادەیە شەڕ لەسەرەوە بوو موچەی مانگی 5 یەکەم جاداوەشەیە 6 جاریوە دەیانود هەردووکی بەیەکەوە دابەشەکرێن ئێستا خەڵکە بێخی ئەم میدیایە وەکو ئەم میدیایە وەکو کەناڵی زوم بەڵام ئێمەوەمان نەوت نە مناڵم تۆ ئەخ بە عەرزەکەم ئەو میدیایانە وەکو ئەم میدیایە وەکو ئەم شاشەیە لەسەر ئەساسی سەرچاوی هەواڵ قساکە هەموو ڕۆژنامەیەکی عالم وایە ئەخدەوە بێ سەرچاوەکەی زۆر دقیقتر بێ بە عەرزەکەم سەرچاوەکەی دقیقە سەرچاوەکەی ئەو ڕێکەوتنەیە کە لە بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقا کراوە ئەو جێبەجێی ناکە ئیتر خەتای ئەو میدیایانە چییە من نمونەیەکە بۆ ژەرمەوە نمونەیەکی زۆر بەسیط من نازانم ئێوە هینی کەش و هەواتان هەیە لە زوم وەنیە ئەوەی بۆ نمونە سبێنێ بارانە بارەیان نابات کابرایکی پسپۆر هەمووی ئەوارەیە یا لێرە پێشبینی ئەکات کە سبێنی هەوا چۆنە بێ بە پێی ئەو معادلانەی بە عەرزەکەم نانە بە عەرزەکەم من ڕێزیاتم خوێنەوە پێشبینی کەشوهەوا لەسەر ئەساسی معادلاتی مشتەق کرێ لە ڕێزیاتە بە پێی ئەو معادلاتە ئەو زانیاریانی ساتەلایت کە وەریەگرێ ئەڵێ سبێنێ بە احتیمای لە ساعە 75 لە سلێمانی بارانە بارێ سبێنێت و بارانیش نابارێ بەس خۆ ئەمە معنای ئەوە نییە خوانە کردە ئەم ئینسانە کەسێکی درۆزنە ئەم ئەوەی وتووە کە ئیزانێت
میدیاکان ئەویان و تۆ کە زانیویانە لە بینی باش، من یەک عێراق و لە پرسیاری بینی پێکەم. هەرێمی کوردستانە کاگای. ڕێکەوتن هەبوو ئەو جێبەجێ نەکردووە. زۆ باش ئەم وەرەقەی ڕێکەوتنە پێنجشەم بڵاو بوویەوە بەڵێ کە کاک مەسوود خۆی وتی وەرەقەکان هێناوە بۆ من موافق بۆم لەسەر کاک مەسوود بڵاو کراوەتەوە لە خاڵی پێنجا عێراق هەڵێ تاوەکو نەوتی هەرێمی کوردستان نەگاتە بەندەری جەیهان سۆمۆوەری نەگرێ داهاتی نانەوتی ڕادستی وەزارەتی دارایی نەکرێ من دینارێک بۆ موچە نانێرم بەڵێ وازەحە یعنی لە بەردەم هەردوو لایەنە بووە کە هەرێم ناتوانێت ڕۆژی شەمە یەک شەمە نەوتەکەی هەناردە بکات بۆچی ئومێت بە خەڵکێت خۆی ئەمە قسەکەی وازەحە بەڵێ 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 ینی زانی ویانە ئەخۆ ئەی تۆ هەرێمی کوردستان دەیتوانی بڵێ کاکە من دوو وەزیری کورد لەوێ بووە کاک خالی شوانی و کاک پەنجی ئەتوانی بڵێن کاکە ئێمە بێ لەسەرمان بوەسن بۆ نمونێمە چوارشەم پێنجشەم نەوتەکە ئەەکەین و قوفڵەکەی و بڕوە وایە کاکە سامان بایەکشت پێ بڵێ ئەم شتەی کە لەسەر کاغەزە براوە بۆ بەغا لەگەڵ بڵین کار بەدەستانی حکوومەتی عێراق لەوێ قسە کراوە ئەمان کە خاڵەکانیان پێشکەش کردووە پێیان وتون کە ئێمە بەم ڕێکەوتنی کە ئێستایکەین رازین باش واژوو کراوە باش ئەمە پێڵێن معاهەدا یا ڕێکەوتن باش ئیتر ئەم بیانوە چییە هەتا بەس خاڵی تایە کاک وانە بەڵێ کاک سامان ئەو خاڵی تایە خۆی ئەزانی ئەی بۆچی وەفدەکەی عێراق بە وەفدەکەی هەرێمی کوردستانی وتووە ئێمە موچانێرین چێوتێتی ئەوانی کە چوون بۆ ئەوانی کە لەوێ کار بەدەستن کە لەگەڵ وەفدی هینی حکوومەتی هەرێمی کوردستانە دانیشتون بە لەفزی پیان وتون کە وەرەقەکەیان بینیەوە واژوو کراوە وتویانە تەواو ئێمە ئەخرەوە شتێتی کە ئەم ڕێکەوتنەوەکو خۆی جێبەجێکرا و کاتە ئەینێری چێ پێوتون کە نەوت ئەو عێراق دوێتی ناکاکەنا ئەمەی عێراق بەرامبەر کوردەیکە سەیریکە هەرچەند بیهێنی بی بیت و کورتی کەیتەوە و درێژی کەیتەوە یەکشتە بیان و گرتنە بە هەرێمی کوردستان بچووکردنەوەی قواری هەرێمی کوردستان خۆ ئەمە مەوزوعێک نییە من و تۆ بین شرۆڤەی سیاسی و دارایی وایە ئەمە خاڵبەندیە هەردوو لا ڕێکەوتون لەسەر ئەم خاڵانە جێبەجێکەن یعنی ئێستا لە 2014ەوە ئێبا بۆ نیەت پاکی بیکانی هەرێم کاکە چێ نیەتی پاکە چوزانم ینی هەرێم بیکاتە عێراق سامان بڵێ ئەوە تا عێراق ئامادە نییە لە هیچ خۆ ناتوانێت بۆریەکە بگرێتەوە ئەو کاتە لە هیچ شوێنێ بیستوتە گورگ بەرامبەر مەڕنیەتی پاک بێ ئەمانە سەڵ شتێکە ساڵچی بە ئێمە ناکەن ساڵێک و 5 ساڵ و 10 ساڵ و نیو قەرن کافی نییە بۆی کە تۆ you get the message مەسەجەکە تێبگەی بابەت تۆ ناتوانی لەگەڵ ئەمانەیە ئەمە ڕابردوو باشترین دەلیلە بۆ پێشبینی داهاتوو ئەمە تاریخە یعنی لە پێناسەکردنی مێژوو یعنی تاریخ تۆ چۆن یان چه سوودێ وەرەگری لە تاریخ سەیری ڕابردوو بکە ئەتوانی پێشبینیشی داهاتوو بکەیت ڕابردووی ئێمە و عەرەب لە وڵاتەیە چۆناتە ئێستا با بەواز لە پارتی وشێتی بێنە لە 1920ەکانەوە هەتا ئێستا ڕابردوومان ئەو ڕابردووی کە هەمانە پڕە لە برایەتی و خۆشبەختی و خۆشگوزەرانی و شایی و پێکەنینە یا گریان و فرمێسک و ئەنفال و جینوسایدا ئێ تۆ لەسەر تۆیەی لەگەڵ یەکێکە ڕێکەوتنەکەی کە ئەمە ڕابردوەکەیەتی نەتیجەکەشی هەروە بێ من جاری پێشوو ژوازم هەر لەم بەرنامەی خۆتان وتم منم قسەیە وەکو پارتیەک ناکەم من کابراشی قەومیم وی لەسەر پارتی نەکەوێ یعنی دوای حیزبەکەم تووشی مشکلە بێ ئەمە ڕێی شخصی خۆمە بە قەناعەتی من هەر قەناعەت هەر بڕواکردنێک بە دەوڵەتی عێراق بۆی کە حوسنی نیەتی هەیە ئێمە بە هاوڵاتی ئەم وڵاتە ئازانێ خۆشخەیاڵیە ئەمە یەک دوو هەر کەسێک بڕوای بەوە بێ کە دەوڵەتی عێراق ڕێز لە دەستورەگرێ ئەو خۆشخەیاڵیە هەر کەسێ بڕوای بەوەیە کە دەوڵەتی عێراق بڕوای بە دیموکراسی هەیە ئەو خۆشخەیاڵیە بۆ ڕێکەوتنی لەگەڵاکە من وتم من وەکو ئاری هەرسی قسەکە باش ئەوس من وەکو حکوومەت وەکو پارتی یعنی ئەم ڕۆکاک مەسرورەڵێ بۆ نمونە و خاڵە زیاد کراوە لە ناو ڕێکەوتنەکە تۆ دوو وەزیر کرد لەوێ بێ بۆ نمونە بۆچی ڕێگەیان ئەم خاڵە زیاد کرێ کە مۆزوعی هەنادەکە تا نەگات نازانم لەوێ نەبم مەبەستەکەم ئەوەیە ینی هەست ناکەی لەمەی شاجارێکە فێر لە کورت کراوە کاکە
ئامان زۆر جار لە تاریخی کووردا فێڵ لە کوردکراوە نەک لە کوردستانی عێراق لە کوردستانی تورکیا و لە ئێران و لە سووریاش ئەمە یەکەم جار نییە بەڵام هۆکاری ئەوەی کە تۆ ئەم بەزمە و پێەکەن هۆکاری ئەوەی کەوتە بۆ قوبڵیەکەن یەکشتە دەبێ یەک نیت تۆ یەک نیت کە یەک نەبووی یعنی پەرتەوازە بووی مەجای ئەوە هەیە خەڵک لە بینی ئەم مەسافانەی کە ئەکەوێتە بین تۆ یاریمە بەس چییە یەکبوون لە بینی پارتی و یەکێتی یا حیزبەکانی کەیش نەخێر یعنی حیزبەکانی کەیش کە خۆیان بە پۆسیۆنال کاریگەریانەیە لەسەر کاشی پەردبوونە تۆ ئۆپۆزیسیۆن من نمونەیەنمەوە حزبێک ئۆپۆزیسیۆنە ئۆپۆزیسیۆن یعنی چی یعنی ئەوەی حزبێکە خۆی لە دەسەڵاتانیە چاودێرە بەسەر حکوومەتەوە کەم کوڕەکانی بینی و پێڵە خۆ چاکە باش بەڵام هەندێشت هەیە هیچ عیلاقەی بەسەر حکوومەتەوە وەکو وەحدەیەکی ئیداریەوە نییە مەسەلە میلەتەکەت و نیشتیمانەکەتە لە کاتی قەیرانی نیشتیمانیە نابێ مەسافە هەبێ لە بینی حزبی دەسەڵات و حزبی ئۆپۆزیسیۆن سەری وڵاتانی عالم کە بزانەوە وایە نا بەڵام ئێسامە هەمانە ئەوە ینی ئەو بۆشایە زۆرەمانەیە ئەو بۆش لە بینی دەسەڵات و ئێمە خەڵکمان هەیە لەم وڵاتە خۆی بە ئۆپۆزیسیۆن نەزانێت باش مەحامی عەرەبی شۆڤێنیستە سەرچۆپی ئەگرێت بۆ عەرەبی شۆڤێنیست خواخوایەتی هەرێمی کوردستان ببێ بە 1000 پارچەوە و قەوارەکەی نەمێنێ بەڵام گلەیەکیش لە ئێوە کرێ دەڵێت ئێوە ئەوەتانی مەبەسم پارتی وێکێتی وەکو پارتی تۆ هاتووی لێرەی دەڵێت ئێوەش وەزیرتان هەیە لەو عێراقە شۆڤێنیە موچە وەرەگرن هەموو وەزیر و پەرلەمانتار و خانە نشین ئەوە تا ڕێکەوتنیشی لەگەڵاکەن خەڵک پێمان جیاوازەکە چییە؟ نانا جیاوازی هەیە من ڕێی خۆم پێوتی من وەکو ئاری نەوەکو پارتی من بڕیارم بەدەست وایە دەمێک بوو لە حکوومەتی عێراق یعنی پاشەکشەم کردو بووم کاکە خوا حافیزتان بێ ماڵی خۆتان بۆ خۆتان ماڵی خۆم بۆ خۆم ئەگەر من ئەوە بوومایە خەڵکێک خۆیان بە عەبقەری سیاسی ئەزانن لەم وڵاتە ما یوسەمما بی ئۆپۆزیسیۆن بەستم هەمویان نییە هەندێک لەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ئەزانن ئەمانە هاتن وتیان ئەم پارتیە و ئەم پارتیۆیشێتی یا بڵێن ئەم پارتیە زۆر بە عنتەری لەگەڵ بەغا قساکە حەقم ڕوونەت بنوێنێ ئەو مرۆدەتمان نوان بامش پرسیارەکەم هەر بۆی جەناب باشە خۆمانی کە ناوەنرێن خۆفرۆش و شۆڤێنی و نازانم ناوی کە ئەوانش هەرەڵێن کاکە نەوت ڕادەسی بەغاکەن بۆی موچە بێت داهات بکەن بۆی تەڵتین کێشە بۆ موچە دروست نەبێ ئێخۆ ئێساش حکومەت یاریمی کوردستانەمەی کردو ئەوێ ئەخە بەعرزەکەم جیاوازەکە چییە لە بینی و دوو خیتابەیە ئەمان حکومەت یاریمی کوردستان پارتیویچێتی خەڵکیەکەن کە ئەوێ موچە خۆر دوانەکەوێت جیاوازیەکە ئەوەیە ئەگەر سبینێ خوانە کردا تەمەنەمە ئەچێتە بابی خەیاڵەوە خوانە کردا پێکدادان دروست بێ لە بینی دەوڵەتی عێراق و هەرێمی کوردستان ئەوەی کە دیفاع لە وڵاتاکە حکوومەتی هەرێمی کوردستانە نەگەم برادرانەی هەمووی ناڵم دیسان جارێکی نەک هەندێک لەمانی کە خۆیان بۆ ئۆپۆزیسیۆن نەزانن ئەمە یەک دووهەم ئەم برادرانی کەم قسە ناکەن بۆ یەک ڕۆژ لەم وڵاتەیە حکومڕان نەبوون و تەجروبەی بڕێوەبردنیان حکومڕانیان سەفرە ئێستا من نمونەیەکە پێڵە لاهوری شێخ جەنجی بەشدار بووە لە حکومڕانی لێزانێ بەڵام خەڵکی تر هەیە یەک ڕۆژ بەشدار نەبووە لە بەڕێوەبردنی وڵات ئەمە لە قسەی کتێب و لە خیتابی پۆپۆلیستی خۆیەوە یەک قسە بۆ خەڵکەکە نەک لە تەجروبەوە لەبەری حکومڕانی بە هەموو کەسێ ناکرێ ئەوەیە زۆر باشە ئەی کەواتەی ئێستا چارەنووسی بۆ نمونە ئەم میلەتە کە سێ مانگە موچەی وەرنەگرتووە چییە؟ ئەوە عێراق وایە ئەوە حکوومەتی هەرێمیشە بەم شێوەیە بۆ نمونە مەسیری موچەخۆر یاوەتە دەستی بەغدا تاکەی خەڵک ینی کاگاری تەحمولی ئەم بێموچەی و بێپارەیە باشە گوێ لەم قسەی خۆ بگرە وتە حکوومەتی هەرێمی کوردستان مەسیری موچەخۆری یاوتە دەست بەغا بەڵێ باش هەتا پێش ئێستا هەموو گلەیەکان ساڵەهای ساڵ لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە بوو ئەم حکوومەتی هەرێمە بۆچی مەسیرەکە نایەتە دەست بەغا ئەخە بەڵام داهاتەکەی ناوەتی ئاگدار نەبە عەرزەکەم ناخەتۆ مشکل ئەزام من قسەکەی خۆم ئەزام
یعنی مەسیرەکە یاوتێ بەڵام لێرە ئەم نەوت و پارەکەی باتیەوە لە موچەکان نێرم ناسەریکە بۆ نایەتی باسی ئەومان کرد وەکوێ تۆ دڵی خۆت لە جسمی خۆ دەربێنی بێی بە دکتۆرێک بڵێ من عیلاج دەکەم بەس تۆ دڵت دەربێنێ منی خەمە ژێری جیهازێکە و هەر لێیە ئەی باشە تۆ گەرنتی چییە لە ساتە وەختێکە لە چرکەیەکە ئەم جیهازە ناکوژێنێتەوە تۆ حساب دەڕەوە ئەگەر تۆ بێی هەرچی کارت بەدەستەوەیە هەرچی وەرەقە بەدەستەوەیە لەسەر ئەساسی چ متمانەیە هەمووی پێشکەش بە بەغاکەی لەسەر ئەساسی چی ئەو ڕابردوو جوانی کە لەگە عەرەبا پەرلەمانتارێکی کە هەربا ناویشی بێنمانی باشکرا لێرەوە قسەی کردمیوانم بوو کاک دکتۆر موسەنا وتی باسی کارتی چێگەوتی یەک کارتی بەدەستەوە نەماوە هەرێمی کوردستان جا من وێناکەم واکە وتم ئەکرێ بۆ نمونە حکوومەت هەرێمی کوردستان هەموو سێوەکانی لە سەبەتەیەکە ڕادستی بەغاکاوتی یەک سێوی نییە ئەزانی چۆنە بازی چیەکانی کاک موسەنا ئەمین پێغەمبەرێک نییە خوای گەورە ناردبێتی بۆ سەر عەرز و بڵێ فەرمووتونەرایەتی من بکە و هەرچیە کە تۆ وتە 100% وایە کاک موسەنا ئەمین ئینسانە سیاسەت مەدارە ئەخنا لەوینەوە هەر بەجددی کارتی هەرێمی کوردستانی سا چییە بەدەستی ئەوما بێ هەرێمی کوردستان دوو سێشتی بەدەستەوە تا قسەی لەسەر داوتەکە کرێ لەسەر داهات ناکەگەر موچە ناتوانێت با سەیریکە هەرێمی کوردستان جگە لە نەوتەکە ئەوەی کە بەدەست خۆمانەوە ئەوەی کە ئێستا لەژێر عەرزی ئەو منتیقەیەکە هەرێمی کوردستانی ئیدارەیەەکە داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان ئەو تیجارەتی کە هەیە لە بینی هەرێمی کوردستان و ئێران هەرێمی کوردستان و تورکیا بە دەرەجەی یەک ئەنج وڵاتانی تر وەکشانەوە لە بەغا وەزیرەکان کشانەوە لە بەغا لە ئەندامانی پەرلەمان ئەو کاک موسەنا ئەمینە لەگەر ڕێزم حەقا ئەو هەموو ساڵە سیاسەتی کردووە حقیقەتێکی زۆر بەسیط هەیە بیزانێ ئەوی ژەوەیە ئەگەر هەرێمی کوردستان شەرتیش نییە هەمووی بەشێک لە حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەشداری هەڵبژاردن نەکەن ئەو هەڵبژاردنە هیچ مستاقیەتێکی نییە لەوە کارتی فشار بە قوتر چی هەیە ئیتر لەسەر عەرز باشە ئەخە خۆتۆ کاک موسەنا وتوێتی هیچ کارتێکیان قسەکە لەسەرەوەی کاک ئاری بۆ نمونە لە پێش 6 کە جژنی قوربان بوو ینی ئەتوانم بڵم زیاتر پارتی ینی لە پێش بوو بۆ مۆزوعی موچە و قسەکردن لەسەر کشانەوە ئەوە زیاتر لە 50 ڕۆژە بەسیا چوانی ئەمەندە قورسە بۆ نونە بڕیارێ نیا بڵە کاکە وەزیرەکان بێ زەحمت بگەڕێنەوە بریکارەکان حتمان واز بێنن سەقفی زەمانی هەیە بەزە و سەقفی بۆ نەیتوانی و ئەمە بکایانی ئەتوانێت ئەمجا خۆ یەکێتیش لەم دوایە کاک باڤڵاڵێ ئێوە هەرچیتان کرد ئێمەش پشگیریتانەکەین و لەگەڵتانە ئێخۆ ئێساش پشتی قایمەکە معنای ئەوەیە سەریکە لە کۆبوونەوەکەی نێوان ئێمەوەیشێتە بەڵێ ئەو یەکڕیزیە لەخوا بە زیابێکە مە خەبەرێکی زۆر خۆشە لە بین ئێمەوەیشێتیا هەیە بەڵام مڕونەت بنوێنین مڕونەت ئەنوێنین طبعاً بۆی خەڵک دوایی نەچێت لە فەیسبوک شتێکم لەسەر بنووسی بڵێم کابرایە بڕای بە مفاوەزات نییە لە سیاسەتە 100 ساڵ مفاوەزە لە یەک ڕۆژ شەڕ باشترە ئەمە جارە یەک بەڵام مفاوەزە لە پێناوی مفاوەزەیان ناکرێت کاک سامان مفاوەزە بێ سەقفی زەمانی هەبێ تۆ هەتایە خەڵک یاری و پێ بکە بە مفاوەزە بۆی کات بەرێتەوە ئەمە غەڵەتە ئێمە نزیکە بینەوە لە هەڵبژاردن باش ئێستا ئەبێ ئاغای سوودانی و برادەرەکانی زۆر قەلق بن لە بەرەی سبێنی هەڵبژاردنە ئەگەر بێت و ئەم سیاسەتەی دەوڵەتی عێراق بەرامبەر بە هەرێمی کوردستان بەردەوام بێ ئێمە بەشداری هەڵبژاردن ناکەین باشە خۆراغای سوودانی بۆ نمونە دۆستی پارتی و یەکێتیش تا دوێنێ من عەرزم کردی لە ناو سیاسەتە دۆستایەتی نییە بەرژەوەندی هەیە ئەو کاتەی سوودانی دیارە ئیشی بە ئێمە بووە دۆستمان بووە ئێستا ئیشی پێمان نەماوە دۆستمان نییە ئێستا دۆست نییە ئەوە دۆستایەتیە باشە گریمان کاگاری من عنی پرسیارشم لێ کردی لە بیدایەتیشەوە ئێساش بەڕاستی ئەیکەمەوە پرسیارە عێراق ئاواکە بەرامبەرمە ئێتە دەسەڵات نییە وایە ئەی خەڵک سێمانگە موچەی وەرنەگرتووە ئێمە حکوومەتی خۆمانەیە حکوومەت هەرێمی کوردستان ئەم فەرمانبەرانە فەرمانبەری حکوومەت هەرێمی کوردستان نەک عێراق نەک بەغدا چۆن موچە وەرگرن ئەزانی من عەرز دەکەم ئەمە من ئەوە نییە من بەروارێکم پێ بێسە لە جیرفان ما بێنمە دەرەوە بڵێم ئەوەی ئەوەنە ئیتر تەواو
خەڵک موچاوەرەگرێت ئەوە دەوڵەتی عێراق ئەیزانێ هیچ عیلاقەشی بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە نییە بەڵام سەبری حکوومەتی هەرێمی کوردستانیش هەتایی نییە حتمما من دڵنیام حکوومەتی قسەکە لەسەوەی سەبرەکە نەما چی ئەکرێت ئێستا پێ دەڵێم بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان هەرچیەشی کردووە ئەگەر موچەی تەواویش نەتوانێ بە بەشێک لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان تامینەکە من دڵنیام لەوە دوای 3 مانگ خەڵکەوە قوبوڵەکە تۆ بینیونی موچەی بیتێ باشێکی لە تۆ پرسەیە بڵێ من دۆلارێکت دەیەمێ یا هیچ نامێ تۆش بڵێ ئەگەر 100 دۆلارم نەیتێ من هیچ کامیان باشترە نانە کامیان باشترە بەڵام سفر و سەد نییە آخر مشکیلەکە حەقە حەق کاکە حەقەکە لای حکوومەتی هەرێمی کوردستان نییە حەقەکە لای دەوڵەتی عێراقە ئەمە مشکیلەکە یەکە ڕاگەاندنی کوردستان لەگەڵ ڕێزم ئەزانی من بڕام بەوە تۆ خۆل وت تۆ یعنی من لە ڕاگەاندن ئیشم کردەوە ڕاستە بەڵام کاکە ڕاگەاندنیش لەگەڵ ئەو پەری ڕێز و حورمەتم 1000 پەرژینی قایم بێ وەکو چۆن دیموکراسی بەڕەڵایی نییە ئازادی ڕاگەاندنیش بەڕەڵایی نییە یعنی تۆ خۆت پیاویشی سەحوفیت و یعنی متابعی و هاوکارەکانی لەم کەناڵە و لە کەناڵەکانی تر باش دەزانن ڕاگەاندنیش ئەرچی نیشتیمانی لەسەر شانە یعنی معقول نییە تۆنی هەندێک لە ڕاگەاندنەکان لە تۆنی وەزیری دارایی عێراق تونتر و خراپترە بەرامبەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەش نابێ شتێک هەیە کاگاریانی ئەمە منطقە کە قسەی لەسەرکەی بەڕاستی ینی ڕێکەوتنێکە ینی ڕێکەوتنەکە من حەقم نییە هەرێم پابندە یا بەغدا پابند نییە عێراق هەڵێکا کە تۆ نەوتەکە بنێرە من موچە دەدەمێ ئێستا خەڵک چاوەڕی ئەوەیە کە موچە وەربگرێ بڵێ هەر بەجددی ینی حکوومەتی هەرێمی کوردستان دوای 3 مانگ 4 مانگ جوورەتیەوە کا بڵێ من نیو موچە دابەشەکەم لە بەرەوەی کە ئەو قسەی جەناب دەڵێ لە جیاتی سفر و سەدەکە کابراژێرە لە کاتێکا کە دەوڵەتی عێراق هەموو دەرگاکان لە هەرێمی کوردستان دابخات خەڵکی کوردستان میلەتێکی نیشتمان پەروەرن لە واقعەتێگەن کامە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان دەرچووە ئەبێت بیر لەوە بکەینەوە چارەنووسی خۆمان دیاری بکەین ئەگەر ئەوەت کرد ئەبێ ئامادەسازی تیابێک کە فترەیەکی ناخۆش بەریتە سەر ئەنجا بۆیە ئەمەی کە تۆ ێڵی دوای 3 مانگ یعنی من نمونەیەگەمەوە من مۆزەفم 3 مانگە موچە وەرنەگرتووە بۆی 3 مانگ نییە ینی بەرەو 3 مانگە چین 3 مانگ با بڵێن گریمان من 3 مانگە موچە وەرنەگرتووە حکوومەتی هەرێمی کوردستانی یە پێم مەڵێ من نیو موچە دەیمە وەریەگری ئەخە سێریکە هەر بە قسەی سێریکە نا من یەک حسابت بۆکەم هەر بە پێی حسابات و کتاباتی حکوومەتی هەرێمی کوردستان بێ ئێمە داهاتی نانەوتیمان 320 میلیارد ئەمە خۆیانەری ئێمە 3 مانگ ئەگەر ئەمە کۆکەرۆ نزیکەی کاتە 1 تریلیۆن دینار بەشی یەک موچاکە وایە باسی و نەوتش ناکەن کە بە تانکەرە فرش من ناوە دانێ بۆ خەرجی گریمان حکوومەت یەخۆ ئەتوانی یەک موچە بە عرزەکەم بۆ خۆی ناخاتە ژێر ئەم بەرپرسیایەوە کارەکە چییە بەشێک لەو داهاتی کە ئاڵێن ئەوەی بە تەنکەرە فرۆشتێ بەشێک لەو حسابات و کتابی کە جەنابە کردی بەشێکی ئەو پارەیە کە بە تەنکەرە فرۆشتێ دەبەی بۆری وشت نییە ئەمە داهاتی خاڵی سنوور و ئەمە داهاتی نانەوتیە یعنی ئێسازانی وەکو چی وایە حساباتی جەنابە کردێ گریمان تۆ معاشەکە مانگی 500 دلار ینی 5 وەرەقە دارای خۆی لێ نەنە بە عرزەکە ئەتەوێ شتێ بکڕی بای 500 وەرەقەیە من ژێڵم کاکە سامان تۆ بۆ ناتوانانی بیکڕی ئەگەر پارەی 3 مانگ کۆ کەیتەوە ئەتوانی بیکڕی ئەی ئەو 3 مانگە بەچی بژیت تۆ ئەتەوێ ئەم سێسەیی کە تۆ زۆر بە ئاسانی بە معادلەیەکی ڕاضیاتی بەسیط حسابە کرد ئێ باشە ئەگەر حکوومەتی هەرێم ئەم سێسە یعنی هەر مانگە کۆی کرد بێتەوە لە 3 مانگە کاتە 900 میلیارد موچەیەکە کات ئەی باشە خەرجیەکانی ڕۆژانەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم هەموو پرۆژەیە کە جێبەجێەکە بە پارێکی نەکراوەگاری هەر ئەمڕۆ پرۆژە ئەمە کۆمپانیاگەیگا ئەماڵابێ ئەی پارەکە دیناری ناوە ئێستا کۆمپانیاکان هەرتو خۆت نانی لە سلێمانی باشە زانی
ئەم ئەندەرپاس و پردووەمانە هەمووی بە کۆمپانیا کرێ لە جیاتیەوە ئەچن زەویانێنێ گۆبەرێنانی تیاگا ئەمەش پارەیە بۆ خۆیان داهاتە بۆ حیزب و بۆ ڕاستنیە دەوڵەمەنەکانیش ئەوە ڕاست نییە ئەخر ڕاستە خۆ ئەمە خۆیان وە ئەڵێن کاگاری بەعرزێک ئەمە قسەی نە منە نەک هاوڵاتیی کێیە بەعرزەکەم مەسلەی ئەم هەموو بەنداوە دروست دەکرێت بە پارێکی دروست دەکرێت کۆمپانیا دروستیەکە بۆ بەنداومان ئێمە بەنداومان نییە بەس دوو نمونەی ئەخیر بڕۆسەری ئەوەی گۆمەسپان و هێشتا تاو نەبووە کاگاری ئەوەی تۆ نانا دە تۆ بۆستا هێشتا تاو نەبووە چییە تۆ بەردێک لەسەر بەردانی پاری تێچێ باش چۆن وانە خەرجەکانی حکوومەت خەرجی ڕۆژانی حکوومەت 120 میلیارە هینی دەرمان لە یەک مانگە بە عرزەکەم نانا وەستا سەکشنەکان جیاوازن ناناوە ڕاز نییە سەکشنەکان جیاوازن مەسلەی تەندروستیە مەسلەی پەروەردەیە مەسلەی کارەبایە مەسلەی ئاوە مەسلەی ڕێگەوبانە ئەمانە هەمووی خەرجیە ئەنجا بەس ئەو ئۆتۆمبیلانەی کە لە دەواری حکومی ئیشەکەن بەنزینەکانیان مەسەلا و یعنی پێداویستی ڕۆژانە ئەوەی کە هەموو حکوومەتێک لە عالەما پێویستی بە خەرجیەکەی ڕۆژانە هەموو حکوومەتێ نەک حکوومەتی هەرێم یعنی حکوومەتی هەرێمی کوردستان سێ دانەمان هیچ نەکا وەزیرەکان هەموو بڕۆنە ماڵەوە دانیشن و ئەم 300 ملیارە بێتەوە سێمان کۆی کەنەوە موچەی یەک مانگ بن بەس یەک مشکلە دروستە بێ لەوێ ئەگەر وەزیرەکان بچنە ماڵەوە و دەرگای دەوایری حکومی دابخرێت ئەو داهاتە نابێ کاکە گریمانەمە سەرێشەیە بۆ ئێمە کە مناقەشەماکە با حکوومەتی هەرێمی کوردستان ڕازی بێت لەگەڵ بەغدا ڕێ بکەوێ ئەوەڵێ من لە سەدا 12 بودجەت بۆ نێرم ینی لە ساڵەکە 20 تریلیۆن دینار ئەنێرێ ئەو کاتە تۆ هەمەتوانی ئەخ نادەیتە بە پێ ڕێکەوتنەکە وایە ئەبێت تۆ ڕنە و ڕادەستکەی ئەو کاتە تۆ هەم موچە ئەی بەبێ کێشە هەم توانی پرۆژە بە ئەمە یاسای بودجێ و کە پەرلەمانتارەکانی پاتیۆکێتیش دەنگیان ئەمە کاکە سامان هەر کەسێ دەنگی پێیا بێت جەناب بەم دوو قسە جوانە بەهارە هێنایە ئەژنۆ یعنی ئێمە وی هاف نو پرۆبلمز نەنا جۆ بگرە تۆ ئەڵێ ئەگەر بێتەوە ئەمە بێ 20 تریلیۆن مانێنێ 20 عادەی تخوا تەقسیمی 12 کە لەوەی 12 مانگە بودجە واڵێ ئەمە خشتەی بودجە هەیە ئەمە ئەو پەڕی خۆش خەیاڵیە بگەڕێرەوە بۆ مقابلەیەکی کاک نەسیروان بارزانی باشە بۆ دەنگتان پیاوە کە خۆش خەیاڵیە بۆ پەرلەمانتارەکان هاتن دەنگیان بەمەیاوە بڵێ جەنابی حکوومەتی عێراق ئەمە ئێوەی کەمە خۆش خەیاڵیە 20 میلیۆنەکەمان بۆ نانێرن من عەرزی جەنابتم کرد هەر کەسێ دەنگی پێیا بێ یاڵایە کرد بەس پارتی دەنگی پێیە ئەمە ڕێی منە ڕێی شخصی خۆمە هەر کەسێ دەنگی بەمەیا بێت و چاوەڕێ ئەوەی کردبێ ئەگەر حکوومەتی هەرێم ئەم ئیلتیزامی خۆی بەرامبەر دەوڵەتی عێراق جێبەجێ بکە ئیتر هەموو مانگای 20 میلیاری هەموو ساڵە 20 میلیاری بۆ نێرێ یعنی هیچ لە گۆڕێنیە و مانگانە معاشەکە لە 26 مانگایە ئەمە خۆشخەیاڵیە بەرامبەر چیەیە بەرامبەر دەوڵەتی عێراق بۆ خەڵک و ڕاگەیانەکان ئێمەتان خەڵک بەم خۆشخەیاڵیە ساڵێک بەعرزەکەم مشکلەکە زین لەکوێیە من باسی بەرپرسیارەتی ڕاگەاندنم کرد ڕاگەیانەکانی کوردستان زۆربیان ئەوەی کە بە خەڵکی کوردستانی ناڵێن یەکشتا ناڵێن بابە ئەمە قەزێکی سیاسیە مناڵێ گەیزانێت ئەوەی ڕۆژێ سیاسەتی کرد بێ ئەوەی لە ئەلفوبێی سیاست بزانێ ئەوەی محەلیلی سیاسی بێ باش ئەزانێ ئەمە کێشەیەکی سیاسیە ئەمە هیچ عیلاقەی بەسەر 100 بەرمیل و 1000 بەرمیل و ملیۆنە بەرمیلەوە نییە ئەمە فشارێکی سیاسی لەسەر هەرێمی کوردستان و هیچی تر تۆ باشە من لەگەلەوە دەوە کۆتاییە با من یەک پرسیارێکم شتێک لام زۆر جێ پرسیارە کاگاری بۆچی حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ینی جگەر لە یەکێتی تاوکێسا کۆنگریان کردی بێت لە هەولێر کردویانە ینی حەقی خۆیانە کە بڵێن هەولێر پایتەختی کوردستانە بۆیە لەوێ ئەیکەم وەڵاهی ئەوە لەم ڕۆژانەیە یعنی کۆمەڵی ئیسلامیش مبارەکیان بێ بەڵێ لە هەولێر یعنی کۆنگریان گرت یعنی کۆمەڵی ئیسلامی و لەگەت دەستە خوشکەکان تاعن نییە یعنی ئەوانەی وەکو ئەو بیرەکەنەوە ئەمانە لەسەرێکەوە بە خەڵکی کوردستان ئەڵێن هەولێر و ئەوەی کە پێڵێن زۆنی زەرد جەحیمێکە پارتی بۆ ئینسانی سەر عەرزی دروست کردووە ئاژانسی پاراستن کون بەکون بەس یعنی بە دوای خەڵکە ئاگەڕێ مەجای هەناسەی ئازاد لە هەولێرە بە هیچ جۆرێک نییە باش
ئێکەچی خۆیان ئەچن کۆنگراکردن کە کۆنگرا یەکێکە لە توخمەکانی یا ڕوخساری دیموکراسی بە حیزبێکەوە معنای ئەوەیە لە سەرێکی ئەمان لەم سەرواڵێن لەو سەرەوە ئەچێ کۆنگرەکەی لە ئەمیتری شوێنی عێراق ئاگرێکە پێڵەن هەولێر حتمما لە ئازادترین شوێنی عێراق ئاگرێ پێڵەن هەولێر ئەگەر وانە بێت کۆنگرەکەی ئەو هیچ مستاقێتێکی نابێت لەبەرو ئەگەر هەولێر ئەو جەحیمە بێ و ئاژانسی پاراستن شەو ڕۆژ بە دوای هەناسەدانی خەڵک بگەڕێت ئازادی ڕادەربڕین نەبێ ئەی زەحمەت نەبێ ئەم کۆمەڵی ئیسلامیە کە شەو ڕۆژ خوازانێت چی بە پارتیەکە چۆن دەتوانێت لە هەولێر بچێ کۆنگرە بگرێگەر ئازادینی لە هەولێر ئەو پرسیارە ئاخر بۆچی ینی بۆچی بەڕاستی بەڵام پرسیارم کرد بۆچی لەوێ ینی بۆ ناتوانێت لە سلێمانی بیکای ئەجا ئەوا بێ لە مامۆستا عەلی بابی پرسی من زۆر سپاس دەکەم باز بۆ جەناب دەست خۆش بە کاک یاریەسین زۆر بەخێر بێ بە پرسی لە کەچوای پارتی دیموکراتیکەکە سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکە بەخواتان سپێرم خواتان